من گەڕاومەتەوە نیویۆرک لێرە ناوەندی بازرگانی ئەمریکا و جیهانیشا دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ هەڵبژێردراوە بوو بە سەرۆکی ئەمریکا بە شێوەیەکی فەرمی لەلایەن خەڵکەوە قسە و باسەکان لەسەر دۆخی ئابووری لە جیهاندا و بەتایبەت بە نسبەت ئەمریکاشەوە زۆر زیاتر بووە و چاوەڕێ دەکرێت بە دەرچوونی دۆناڵد ترامپ بارودۆخی ئابووری هەم ئەمریکا و هەم جیهانیش گۆڕانکاری بە باشیان خراپ بەسەردا بێت بۆیە ینی کاردانەوەکان زۆر بوون لێرە یەکەم کاردانەوە ئەوە بووە کە بە نمونە بۆ بەنسبەت ئەوروپاوە پارێزگاری بانکی ناوەندی فەڕەنسا لە لێدوانێکیدا دەڵێت دەرچوونی دۆناڵد ترامپ بە سەرۆکی ئەمریکا مەترسیە بۆ سەر ئابووری تەواوی ئەوروپا وهروەها ینی نیویۆرک تایمز کە پێشتر و لە کاتی کەمپینەکانی هەڵبژاردنە زۆر دژی دۆناڵد ترامپ بوو ئەو دەڵێت دۆناڵد ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا و خەڵک ئەم کاری کردووە و خەڵک دەنگی پێداوە بۆیە ئەگەر لە ماوەی ئەم 4 ساڵەدا هەرچی شتێک لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە ئەوە خەڵک خۆی بەرپرسیارە لەبەرەوە خۆیان دۆناڵد ترامپیان هەڵبژاردووە بەڵام لە ناوخۆی ئەمریکادا ئەوەی کە یعنی دەرکەوتووە بابەتەکە زۆر ئاسایی وەرگیراوە لەلایەن دیموکراتەکانەوە بەتایبەت کامالا هاریس لە وتارەکەیدا دوێنێ باسی ئەوەی کرد کە ینی بە دڵێکی فراوانەوە نەتیجەکەیان وەرگرتووە و تەلەفۆنی لەگەڵ دۆناڵد ترامپ لۆ پیرۆزبایی لێ کردووە و وتی هاوکاریشی دەبین لە دەسا و دەستکردنی دەسەڵات لەلایەکی درەوە جۆ بایدن باسی لەوە کرد کە ئەویش بە هەمان شێوە پیرۆزبایی لێ دەکات و ئەمڕۆ پێنجشەممە وتاری دەبێت جۆ بایدن و چاوەڕێت دەکرێت ئەوەی کە لە کۆشکی سپیۆ ڕاگەێنراوە جۆ بایدن داوەتی دۆناڵد ترامپ دەکات بۆ ناو کۆشکی سپی و لەوێ چاویان بە یەکدی دەکەوێت لەمڕۆوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە بەڵام ڕێکارەکانی دەست بەکاربوونی سەرۆکێش تا ماوێتی و چاوەڕێت جیهان چاوی لەوەیە کە 4 ساڵی داهاتوو کە دۆناڵد ترامپ حکمی ئەمریکا دەکات چۆن دەگوزێت